بەڕێزان عەرەب قسەی هەیە بە کوردەکەوێ دەڵێ خراپترین کارەساتەکان ئەوانن کە بە پێکەنینت دەینن. ئەوە زۆر ئێستا بە جوانی بەسەر حکوومەت هێرەی کوردستان تەطبیق دەبی. چۆن هەمووتان لەبیرتانەکە لە ساڵی 2022 کە یاسای بودجێ عێراق بەسن کرا، ئەو کاتی حکوومەتی عێراق داوای هەموو نەفتی دەکراوە، وتیان نا ئەمە هەمووی نادەین 400,000 بەرمیلەوتان دەدەین بەرامبەر بودجە و موچەی هەرێمی کوردستان. تاو پاش محاولەی زۆر بەغدا قبولی کردوتی باشە کارکە. وەڵام فترە ڕۆی حکوومەت هەرێم تەسلیمی نەکرد. لۆ تەسلیم ناکەی وەڵاخەرەما ئەو کۆمپانیانەکە کەنگۆ 6 دۆلارتاندانەیە کۆمپانیا لە کوردستان خەرجیان زۆرە وا و بەسڕە نەفت تێیدا هەرزان ئاسان دەردێ ئێمە گران دەردێ باش کاکە باوە قسەیەوەبی. یاسای بودجیان هەموار کردەوە کردیانە 16 دۆلار لە بۆ بەرهەمهێنانی هەر بەرمیلە نەوت لە کوردستان. تەبعەن ئەوە یەکەم جارە لە مێژووی عێراق ئەو پارە زۆرە بدرێتە کۆمپانیا لەو بەرهەمهێنانی نەفت، چونکە هەمووی لە باشترین حاڵەت 6 دۆلار لەبەرەوەش دانرا 6 دۆلار زیاتر نییە، ئەوەکان کە 2-3 دۆلار 4 دۆلار ئەوانەیە. باش ئەوە زیاد کرا لە مانجی دۆ زیاد کرا تا سار دەستی پێ نەکردەوە. کاکەلو دەست پێ ناکە وڵاخەمە 400,000 بەرمیل نەوتمان نییە، ئەدی چەندتانێ وڵات 280 تا 300. باشە بینە بەردە بینە بەر باش ئاخیر ئاگاتان لێ بگەیشتنەوە ڕێکەوتنەی 230,000 بدەنە بەغدای دەنە سۆمە و باقیەکەی کەش لە بۆ پێویستی ناخۆ. هەفتە ڕووی ئەویش جێبەجێ ناکرێت. ئەوڕۆ ئەوە لە دونیەوە دەوڵ دەکتونەوەڵا سوودانی ڕێکەوتنی جێبەجێ نەکردی و پابەن نەبووە و باشە دوو لۆ نەفتەکەی تەسلیم ناکەی. یعنی ئێستاکەوەی یاد دێنە وەڵامە 30,000مان لە بەردەستە وەرە تو لە 300,000 بە 30,000 بدەمە بەغدای. بەڕێزان تەوان ئەو پەیوەندی بۆ قسەی نییە کە دەگوتر وڵا درۆنەکان چکەم زۆر بە وردی چوومە دوێ هیچ زەرە لە چێوتە بۆ چێلگانە نەکەوتێکە بێتە سەبەبی کەمبوونەوەی بەرام. ینی ئەوڕۆ هەموو دەتوان دەست بکەنەوە نزیک 300,000 بەرمیل نەوت ڕادەست بکەن بە سۆمەی. بەڵام مەوزوعەکە چییە؟ ڕاستی نەوتی کوردستان ئێستاکە بارم تێ بەدەست کۆمپانیەکان لایەک بەدەست هەندێک خەڵکە مستەفیدن لە ناو دەسەڵات لەو بارودۆخی ئێستا. ینی شتێکی زۆر بێمانایکەمە و قسانە دەکەن هەندێک جار خەڵکەک دێ وڵایەوە پاساورە بۆ بەغدا دەینە وڵایەوە غەڵەتەکە گەندەڵە بەغدا هیچ شتان نابی. ینی بەرزنەوە باسم ئەو سلسیلەیە، ینی بەغدا هەر دێتە پێش ئەوە هەدەکشێن هەر دێتە پێش هەدەکشێنەوە. باشە هەمومان پێمان خۆش بوو یان دۆسی نەفتی کوردستان کە لە 2004 عێلاکرا دۆسیش سەرکەوتو بە قانونی بە خزمەتی کوردستانی پێکرا. بەڵام ئەوە نییە کاکەەوە بۆرە داتا بینی هەموو چەند کۆمپانیاک سوودمەند بوونا و خەڵکی کوردستانیش بەژێ قەرزی 30 میلیاری کەتیە 40-50 موچەی نەدرا یان بە نیوە موچەدرا. باشە تو یعنی چ بێ بەرگری لەو قەزیە بکەی هجووم پێ سەر بەغدا. خۆمە کەس نارێن بەغدا شامی شەریفە و بەغدا ڕێکخراوی خێرخوازیە، بەڵام معنای ئەوە نییە تو مەسەلەکە ئەرک و مافە ئەتو ئەرچ خۆ جێبەجێ دەکەیت داوای مافی خۆت دەکەیت. تو دەڵ وەڵامی زەرگ جێبەجێ ناکەم نابی ڕەخنەژەم بگدەی بڵێ وڵا بەغدا پیاوی خراپەی با بە بەغدا ئەمەزانمە گەندەڵی تێدایە و یەکێکە بە پێ ڕێکخراوی شەفافیت نێودەوڵەتی یەکێک لە وڵاتانی کە زۆرترین گەندەڵی تێدا، بەڵام معنای وان نییە تو بێ ئەمە بێن بەرگری لە دزی تو بکەمە تو وەرکەکەی خۆت کاکێک هەدەڵێن نەوت تەسلیم دەکەین تەسلیمیان نەکرد دێڕۆڵە ئەوتە خەڵکێک دێگو تەسلیم کەن بەغدا پارە دەنێری ئەوت ئێکا تەسلیمت کردیە. ئەوە 2 ساڵە نەفت دەفرۆشرێ 1 دیناری دیارنێ و ڕۆژە وەزیری کار قسەکەی زۆر ڕێک بوو گوتی کاکە هیچ ناتەوە خەزینی وەزارەت دارە. ئێمانای ئەوەیە ئەو پارەی دەستە شوێنێکی دیکە ئێم بێن بەرگری لەوەی بکەم بەغدا بە هەموو گەندەڵیەکانی خۆی کە هەمومان دەزانین، بەڵام لانی کەم بۆ نەوتەی دەیفرۆشن هەموو عێراق پێدەژێنن. ئەمە دەزانین خزمەت گوزاری خراپە ژێرخانیان خراپە، بەڵام لانی کەم موچە پارەکە دیارەوەتەوە لە موچە سەرف دەکرێت. یعنی لەبەر ئەوە بەڕاستی پێی پێ بکەنی بەڕاستی ئەو واقع دووادارم ئەوڕۆ موچەکە بێ و بەشکم ئەو جارە ڕادەستیکەنەوە کێشەی ئەو نەوتێک کە بوویتە بەڵایەکی گەورە بەسەر خەڵکی کوردستان کۆتایی پێبێت.